ساوتان لێ بەدبینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینن دانیشتوانی گەڕێکی میرن لاتون لەسەر ئەم شەقامە نوێژی بە کۆمەڵ ئەنجام دەدە دیارە دانیشتوانی ئەم گەڕەکە داوایان لێکراوە کە خانووەکانیان چۆڵ بکەن تاوەکو ڕۆژی یەکشە مۆڵەتیان پێدراوە لەلایەن لیژنەی زیادەڕەوە و لەلایەن چەند وەبەرهێنەرێک دەتێت بە پرۆژەی نیشتەجێبوون دیارەمەش وای کردووە کە بێن لێرە خۆپشاندان ئەنجام بدەن و ڕێگای کەرکووک لەیلان دابخەن و ئاگر بکەنەوە و زیاتر لە کاتژمێرەکە لێرە خۆپشاندانیان کردووە و بە گوتەی خۆیان لێرە زیاتر لە 15 ساڵە لێرە خانوانیان دروست کردو یاخود کڕویانە ئێستا دەڵێن ئێمە هیچ شوێنێک نییە بۆی بچین و لەسەر ڕێگای کەرکووک لەیلان ئێستا نوێژی عەسر ئەنجام دەدەن نوێژی بە کۆمەڵ ئەنجام دەدەن لێرە.